بۆ یەکەم جار لە مێژووی تۆپی پێی کوردستان باشترینی مانگ دەستنیشان کران و خەڵات کران. یەکەی تۆپی کوردستان لیژنەیەکی دانا بۆ ئەوەی باشترینی مانگەکان لە خولی نایابی کوردستان دیاری بکەن. باشترینەکانی مانگی ئاداریش با دەنگی کاپتن و ڕاهێنەریانەکانی خولی نایابی کوردستان و دەستگا ڕاگەیاندەکان بوو. هەڵساین بە کۆکردنەوەی سەرجەم دەنگەکان لە نێوان ڕاهێنەران و کاپتنەکان و ئەو دەستگا ڕاگەیاندانەی کە ڕۆماڵی خولەکە دەکەن. کە ئەمەش دەتوانین بڵێن باشترین میکانیزم و سیستەمە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە هاندەران بەهۆی بڵاوبوونەوەی مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ناتوانن بینەری یاریەکان بن لەناو یاریگا و کەناڵێکی تایبەت نییە کە سەرجەم یاریەکان ڕۆماڵکە یاخود بڵێن سەرجەم یاریەکان بگوازێتەوە کە بینەر بتوانن بینەری یاریەکان بن. ڕزگار عەلی ڕاهێنەری یانەی سیروانی نوێ ڕزگار عەلی ڕاهێنەری یانەی سیروانی نوێ با کۆکردنەوەی 24 دەنگ بووە باشترین ڕاهێنەری مانگی سەی خولی نایابی کوردستان. نەریمان خدر دوای ئەوەی 18 دەنگی بەدەستێنا بووە باشترین گۆڵپارێزی مانگی ڕابردوو. بەهادیم بەکریش هێرشبەری یانەی سیروانی نوێ بە 20 دەنگ بووە باشترین یاریزانی هەمان مانگ. ئینشاءڵڵا بتوانین بە هەموو لایەک خولی نایابی کوردستان زیاتر و زیاتر سەرکەوتو بکەین، چونکە ئەو گەنجانەی کە ئێستا لە کوردستانیان هەمویان چیان لەوەیە کە لە خولی کوردستانە بەشدار بن و ئاسێکی باش پێشکەشکەن. بەڕاستی کارێکی ناوەزاتان ئەنجامدا و هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم. ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوو هەم بۆ ئێمە هەم بۆ گەنجەکان بتوانین زیاتر ئەو پرۆژەیە پەرە پێ بدەن. زۆر سپاس بۆ سپۆنسەری ئەو پرۆژەیە، دەستخۆشی لە هەمولایەک دەکەم. بەڕاستی ئەمە کارێکی گەورەیە. هەموو یاریزانێک تموحی ئەوەیە کە لە مانگانی ڕابردوودا جوودێکی باشترکە، ئاسێکی باشتر پێشکەشکە، خزمەتێکی باشی یانەکەیکە لە هەموو ڕوویەکانەوە بۆ ئەوی بتوانێت ئەم خەڵاتە بەدەستبێنێت. من سوپاستانەکەم. باشترینەکان بە دەنگی 15 کاپتن و 15 ڕاهێنەریانەکانی بەشدار لە خولی نایابی کوردستان و 20 دەستگای ڕاگەیاندن دیاریکران و خەڵاتکران. یەکێک تۆپی کوردستان بیری لەوەش کردوتەوە بۆ ساڵی ئایندە باشترین هاندەرانیش خەڵات بکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر. سەرجەمیان تەنها دەنگێکیان بەدەستێنا و